بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا بيا وبرزاني لي ترواني جمع مصانو قال لي اما باشتريان بينا بي وكو اما ان بي بس بإجازة وان إن شاء الله شوار كلمة قالينو مجلسة كمان كين بمجلس ذكر بنيتي وي الله جل جلاله باداش ما بات ولا سري براسي رسول الله صلى الله عليه وسلم فرمي هر قومك وببنوا لجاقاك حمدي الله نكن وصلوات لسر منين إلا أو مجلسان أبيت بشيماني بويان لروج قيامته عندي قصي خيرك إن شاء الله بونيتي ومجلسان أبيت بشيماني بومان لروج قيامته حديث إمام ابن السني لا عمل يوم وليلة قرايتي وحديثه صحيحة. طبعا يما همومان خومان بمسلمان زانين وهمومان خومان بأهل لا إله إلا الله محمد رسول الله زانين وأجزانين بوهاتوين تناوي إسلام وأقربيتو بابندي شينبين لإسلام كمان درجين. طبعا لا إله إلا الله محمد رسول الله بربرسياريتية هر دي ريغنية بيليتو طوا بربرسياريتية وبربرسياريتي زور قورشة شتيكي وندا أسانية. الله جل جلاله لقرآن لبارية وفرمينا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. فرمي أم لا إله إلا الله أم محمد رسول الله وبو بيغمراني كش شاهدي دان ببيغمراني خوان فرمي أما أو آمانة قورية كخستومانة بردم زوي آسمان كان كيوكان هلي بقرن بوان هل نجيرا بەڵام ئینسان بەڵێنیا و پابند بێ پێوەی و هەڵی گرتووە لە هەمان کاتیشا ئینسان زوزوو لێی لادا یاخود نوقسانی تێخە یاخود هەڵیەوەشێنێتەوە. ئەگەر نوقسانی تێبخە ڕزگاریە بێ لە ئەگەر لە قیامەت بەس ئەگەر هەڵی وەشێنێتەوە بۆ هەتا ڕزگاری نابێ. وأم لا إله إلا الله محمد رسول الله الله جل جلاله پەیمانی لێ وەرگرتوین کاتێک کە لە پشتی ئادەم هەر هەمومانی هێناوەتە دەرەوە بەنەسی ئاەت وإذا أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين أو تقولوا إنما أشرك آباؤنا وكنا ذرية من بعدهم. فرمي كاتك آدم من خلق كر الله سبحانه وتعالى فرمي همونا وكانيم لبشتي درهنا يعني يمشي همومان تيابوين همومان آمادبوين. الله جل جلاله كردويني بشاهد بسر خومانو كطواو قبول وان كردوا أم كلمة توحيدة أم لا إله إلا الله محمد رسول الله ياخذنا همان قبول وان كردوا قالوا بلا شهدنا همومان تمانا بلا شاهدين. ويا الله سبحانه وتعالى فيماني أوشي لي ورقتوين كلا روجي قيامتا دو عذر نهينينو يا كم يعني بلين إنا كنا عن هذا غافلين جاهل بإنما زاني ناخوة نلن لروجي قيامتها نما زاني ناخوة أنا زاني أو تقول إنما أشرك آباؤنا وكنا ذرية من بعدهم ياخذ عذري تقليد بأنه بلين يمشيان كسانك وتبين باو بابيران ما نوابون ما مصاكان ما نواب يطاعي وان ما كرنا أخوة عذرش ولم كلمة أو دو عذرنا أخوة بيتوا بستيبي وجيب جيبكي وبيمانيش لسر أولي ورجينا وأما أم كلمة أو كلمة كداخل إسلام ببي وبهوية وخير مال ناموس حرام به. رسول الله صلى الله عليه وسلم فرمي أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأني رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة إن فعلوا ذلك عصبوا مني دماؤهم وأموالهم إلا بحقها. فرمانم بيكرا بجنجم لقل خلقي هتاوكو شاهدية دا علي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ونيجكا وزكاتها أجر أوان كر خوين وماليا لمن حرام به إلا بحقنا به إلا بحقنا بحق شيء هالوشان نويتي أو وقتته أو شتانت أو باريز بنديد لسر لاعتي خوين ومالت حرام نابه. طبعا بودا صلاتك
بإسلام حكمك وأم كلمة أقل لسري شي درنتي بو جهنم روي لسري شي درنتي نقيتو بيوي بأ الله جل جلاله وجهنم روي ويا رسول الله صلى الله عليه وسلم فرمي ما من عبد مؤمن يشهد أن لا إله إلا الله وأني رسول الله حين يموت فيموت إلا كان من أصحاب الجنة. هر عبد يكي مسلمان لسر مرقى بلا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله وكلمة يبيبه بمري أو تبهشته وأو كلمة يشبه إنسان ناوتري هتاو كل جيانيا لسري نجيابه. هر وكتون إمامي ابن تيمية أفرمي إنسان لسر مرقى لسر چي جيابه ببختية وبردمي لدو كلمة در يبري فرمي بويا قال لسر لا إله إلا الله محمد رسول الله نجيابي لسر مرقى نادا سردم أقل سر بارك وكردنو لسر دنيا هەڵوشین و لەسەر ناو ناوبانگ و لەسەر حەزوارە زوەکانت و لەسەر لەو پایە و لەسەر ئەم بابەتانە ژیابی هەروانە دێتە بەردەم هەروانە ئاڵیتەوە ژیانە لە یا پوختە بێتەوە ئاخر شتە بێت کە لەسەری لێی دەرەچی و ئینسانە بێ حەریص بێ لەسەر ئەم لا إله إلا الله بگەڕێتەوە بە الله جل جلاله و بەغەیری ئەوە بگەیتەوە بە الله لێ قبول ناکرێت چونکە ئیسلامە ومن يبتغي غير الإسلام دينا فلا يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هر کسی بگاتەوە بە الله جل جلاله جگە لەو ئیسلامەتیە کە دینی الله و بە هەموو پێغەمبەرانە ناردوێتی و رسول الله صلى الله عليه وسلم آخر پێغەمبەریەتی و بۆ دینە ناردوێتی هەر کەسێ بەبێەوە بگاتەوە بە الله جل جلاله لە ڕۆژی قیامەتە هیچ شتێکی تری لێ قبول ناکرێ و لە دۆڕاوەکان یعنی لە جەهەنەمە بۆ هەتا ويا أبو العالية رحمة الله ليه بفرمي لا تزولا قدم عبد يوم القيامة حتى يسأل عن اثنين. فرمي بي هيج عبد للرجل قيامتها ناج ولها تاخذ بسياري لنا كده. هردو كيشيا فرمي في كتاب الله. لقرآنك الله يا كميان ماذا كنتم تعبدون؟ ويوم يناديهم فيقول ماذا كنتم تعبدون؟ يا كلمة دوميشيان ماذا أجبتم المرسلين؟ ويوم يناديهم فيقول ماذا أجبتم المرسلين؟ فرمي ئەو دوو پرسیارە جوابیت پێ بوو چیتە پەرست و چی دووەڵامی پێغەمبەران دایەوە پێتە جوڵە و بەرەو بەهەشتە ڕۆیت ئەگەر پێت نەبێ بەڕاستی بەرەو جەهەنەمە ڕۆیت. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەم کەلیمەیە کە ئەیڵێن لە نوێژەکانمانە و کاتی تریش ئەیڵێن و لە بانگای بیستین و شیعارمانە خۆمان بە خاوەنی ئەزانین کە وابەستە بین پێوەی چونکە بەبێ وابەستەبوون پێوەی هیچ سوودێکی نییە بۆ خاوەنەکەی وابەستەبوون پێوەشی بە ناوە و دەرەوە بێ یعنی لە دڵ و دەروونەوە لەسەری بی و لە دەم و کرداری شابی سەلمێنی و ئەوەی ئەمڕۆ هەیە خەڵکی بەنسبەت ئەم کەلیمەیە چەند بەشێکن هەندێکی وابەستە نەبووە پێوەی بەڵام و توێتی هیچ سوودێکی پێ ناگەێنێ هەندێکی تێی نەگەشتووە هەر نازانێت چی لێ داواکە و چی لێ قەدەغاکە هیچ سوودێکی پێ ناگەێنێ هەندێکی تری تێی گەشتووە ئەوەی خۆی پێی خۆشە وابەستەیە بێ ئەوەشی تەبیعەتی نایبا وابەستەی نابێ ئەویش هیچ سوودێکی پێ ناگەێنێ هەندێکی تری تێشی گەشتووە پشتیشی تێکردووە ئەڵێ وابەستەشی نام ئەویش بۆ خۆی هەرتیا چووە و لەسەر دینی قوڕەیشە چونکە قوڕەیش جوانیان زانی لا إله إلا الله محمد رسول الله چییە بۆیە وابەستەی نابوون و نەبێنیان زانی بێ و تەصریحی ئەوان بەوەی کە ئامادەنین وابەستەی بن زۆر پیاوانەتر بوو لەوانەی کە ئەمڕۆ ئیدعایەوە کە ئامادەن وابەستەی بن و کەچی پشتیشی تێیەکەن. طبعا دوای وابەستەبوون بە لا إله إلا الله کە هەندێک کەس بە حەق وتویانە لا إله إلا الله محمد رسول الله و وابەستەی بوون بابەتێکی تریەتە پێشەوە کە بێ ئینسان تیای بێ هیچ بریتە لەوەی خۆی بپارێزێ لە هەڵواشێنەرەوەکانی لەگەڵ لەکەدارکەرەکانی ئەم لا إله إلا الله محمد رسول الله هەڵمەوەشێنەرەوە یعنی تەوحیدەکەت هەڵمەوەشێنەرەوە لەسەر سونەت بوونەکەش هەڵمەوەشێنەرەوە چونکە دینی ئێمە تەوحید نییە بە تەنیا سونەتیشە تەوحیدەکەشت ئەسڵەن
وەکو سنەتەکەت نەبێ لێ وەرناگیرێ لەسەر سنەت نەبێ لێ وەرناگیرێ ئیمامی ئەوزاعی ئیمامی سوفیانی ثەوری و ئیمامی شافعی زۆرێکتر لە ئیمامەکان هەمویان کۆدەنگن لەسەرەوەی کە لا قول إلا بعمل ولا قول ولا عمل إلا بالنية ولا قول ولا عمل ولا نية إلا بموافقة السنة هەمویان کۆدەنگن لەسەرەوە دەمە لێ وەرناگیرێ تا کردداری لەگەڵ نەبێ کردار و دەمە لێ وەرناگیرێ هەتا دڵ و دەرونی لەگەڵ نەبێ هەرسێکیت لێ وەرناگیرێ هەتا هەر سنەت نەبێ بەڵگەی من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر شتێ لەسەر سنەتی رسول الله نەبێ ڕەت وەرناگیرێ وێبێ هەوڵ بەی هەم لا إله إلا الله کات هەم محمد رسول الله کات بپارێزی لە نەواقیض و لە نەواقیص ئەنی ئەو شتانەی هەڵی ئەوەشێنێتەوە شتانەشی لە کەدارێک کە بەڕاستی ئەمە ئەسڵی دینەکەتە غەڵەتکردن تایە ناخوا وەکو غەڵەتکردن نییە لە نوێژە وەکو غەڵەتکردن نییە لە ڕۆژوە وەکو غەڵەتکردن نییە لە ئەوانی ترە تۆ لە نوێژێکە غەڵەتەکەی ئەو پەڕی غەڵەتەکەت بگاتەوە واسێ و نوێژە بەتاڵکاتەوە بەتەنە ئەو پەڕی ئەو ڕۆژۆ بەتاڵکاتەوە بەتەنها بەڵام کە لەمەیە غەڵەتە کرد لا إله إلا الله محمد رسول الله هەموو دینەکە و بەتاڵەکاتەوە وێ بە زۆر وریایی بیا بە سادەیی وەری نەگری و غەڵەتیشی تیا بکە ئاسایی بێ بەلاتەوە غەڵەت قبوڵ ناکامە ئەسڵی دینەکەتە کە غەڵەت لە بناغەکەیە هەبوو تەواو هەموو بیناکە فاشلە دای بمەزرێنی بیچەسپێنی لەسەر علم و عمل فاعلم أنه لا إله إلا الله آياتك نافرمي فقل بڵێ لا إله إلا الله فاعلم علمی تەواو پێی هەبێ بۆیە ئێستا تۆ ئەبێت لە ژیانتە لێو بپرسرێت لە چیا خەبیری وەکو مسلمان بڵێ لا إله إلا الله محمد رسول الله نابێ شتێکی ترە بێت لەو زیاتر خەبیر بیتە ئەگەر هەبێ ئەو پێش خستووە بەسەر لا إله إلا الله محمد رسول الله ئیتر پارەیە ئیتر کەسابەتە ئیتر علومی دنیا ئیتر هەر شتێکی تر هەیە ئەمە هەر ئیشی مەلا نییە بیزانە لا إله إلا الله محمد رسول الله ئیشی ئەو مسلمانێک ئەمڕۆ وایان لێ کردو بەس ئیشی مەلا بێ کە بەداخەوە مەلاکانیش زۆربەی نایزانن ئیتر ئەو خەڵکە لەکوێ فێری بێ بەڵام ئەو خەڵکە واجبە لەسەر شانی بڕوا بە دوای عیلمایە بگەڕێ فێری بێ وهەشە وەکو حودەیفەی کوڕی یەمانە فەرمێ العلم والإيمان مكانهما فەرمێ علم و ئیمان لەجێی خۆیانن نەجوڵاون من طلبهما وجدهما ئەوی بە دوایان بکەوێ ئیدۆزێتەوە و بەدەستیشیەکەوێ ئەوە تۆ دوای نەکەوتوی کەم و کوڕێکە لە خۆتەوە هەر وەکو چۆن دوای کەسابەتەکەت نەکەوی ماڵە دەست ناکەوێ کاکە دوای ئەم زانستەش نەکەوی دەست ناکەوێ بدوایکە وێ بەڕاستی ئەبێ ئەوەندە عیلمێ هەبێ پێی کە ڕاوەستاو بێتیان پارێزراو بێ بزانی چی دژیەتی چی هەڵیەوەشێنێتەوە هەر هەڵوەشێنەرەوەی لا إله إلا الله ژنا هەڵوەشێنەرەوەی محەممەد رسول الله صلى الله عليه وسلم کە گەورەترین هەڵوەشێنەرەوەی محەممەد رسول الله بیدعەیە چونکە رسول الله صلى الله عليه وسلم خۆی ئەوەی بەدژی سنەتەکەی ناوبردوو عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين من بعد دي عضوا عليها بالنواجذ وإياكم وما ابتدع فإن كل بدعة ضلالة وكل ضلالة في النار دەست بگرن بە سنەتی منەوە و سنەتی خولەفائەکانی ڕاشیدین لە دوای خۆم بە ددانەکانی دواوەتان تۆن بیگرن یعنی نابێ هیچ شتێ هەبێ لە ژیان تا بەقەر ئەو لا إله إلا الله محمد رسول الله لەسەر سنەتی رسول الله صلى الله عليه وسلم تۆنتر گرت بێت ئەنجا فەرمێ چی وەنەکە نزیکی بێدع بکەون چکە بۆتان هەڵەوەشێنێتەوە نایهێڵێ هەمووی گومڕایی و گومڕایش لاگرێ و خاڵی سێم لە دوای ئەمە کە زانیمان لا إله إلا الله گرنگیەکەی چیەوە زانیمانە بێ بیپارێزین بریتە لەوەی کە ئەبێ ئینسانی خاوەن ئەم کەلیمەیە وەلا و بەڕاء لەسەر ئەو کەلیمەیە بنیاد بنێ لەسەر تەوحیدەکەشی و لەسەر سنەتەکەشی چونکە ئەوە تۆنترین پەتی ئیمانەکەیەتی رسول الله صلى الله عليه وسلم فرمي أوثق عرى الإيمان الحب في الله والبغض في الله والمعاداة في الله والموالاة في الله تنطرين بتي أم لا إله إلا الله محمد رسول الله أم عروة الوثقى كابن عباس فرمي عروة الوثقى بريتيلا كلمة التوحيد أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تنطرين بتي شيء خوجويسن لبر الله رقليبونا لبر الله خوجويسن لبر الله بوكي أبو أهلي وكلمة رقليبونا لبر الله بوكي أبو دجمناني وكلمة وبخشين لبناوي الله أبو أهلي وكلمة يا ديسان وقرت نوش نبخشين لبناوي الله بدجمناني وكلمة وأمره ولا براء لسر توحيد زور كان بوته لسر سنة هرنية هرناي بيني
هزاران كسبينيه مخالفاتي تواورون واشكراي بو سنه هي هر ولائي هي بوي هلا قال هاتي برينا بولي او نابي ولائها بيبوي بقرا بريش بلي الله جل جلاله القرآن فرميت انما وليكم الله ورسوله والذين امنوا او كسيك شايستي اويا يود وستياتي كان او كسيك امانه الله رسولك ما لا اله الا الله محمد رسول الله كيكش والذين امنوا اهل كلمات لقال او كلمات شيئا هي الذين يقيمون الصلاه ويؤتون الزكاه وهم راكعون ميكي لو اتانيك امام احمد رحمه الله عليه بيكر ببلغي اويك نيجنا كرو الزكاه ندر اهلي او كلمين ولا نيه كافر كافر مي بين يجبك ايمان داره قالوا التوحيد كيه قالوا ولاء وبراء كيه بين يجبك زكاه يجبك عندك تلا زنانه فهم راكعون يعني بين يجكان شي بجماعات به راكعون لو يا جماعه وبس جماعه به جابوا براسي ام عقيده لا استايا لخلقيا ون بو تنابي تكسيك موحد حتى وكو نفي واثبات لخوت اجب جنك يعني شي نفي واثبات يعني هتاوكو اثباتي اونا كي كتو بس الله برستي اثباتي كي ببلغا لضلتا لدمتا لكردارتا ونفي شبكي ببلغا لضل لدم لكردارتا كبريد لا همو خوا وندبت على كانوا شو كوتو كان والله برست ولا قال الله برستاني دوايش بهمان شوا تو كسيكي سني نيت لسر سنت نيت توحيدك دامزرا وراوستاونيه لسر سنت هتاوكو برين بلهمو مبتدعك وولاء شي نبي ابوه همو سنيك لبر حديث جاي سخن معنا عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين من بعد عضوا عليها بالنواجذ وإياكم ومبتدع فإن كل بدعة ضلال لبر حديث جاي رسول الله صلى الله عليه وسلم كأفرمي كلها في النار إلا واحدة قيل من هي قال هم على مثل ما أنا عليه اليوم وأصحابي كباسي بشبوني أمتي كرب حفتا وسيا جروب فرمي همي لا أقرأ يقداني يا النبي لباشتا فرميان كامانا فرمي أويا كأمر لسر أو ربازي منها ولا كانين لسرين بويا لسر ربازي رسول الله وها ولا كاني فرض لسر ما سنة دنيا لسر وأنا زاني بشويكيش فرض لسر توحيدك لسر ربازي والنبي ورنا جريلت بطالة فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا أجر إيماني أو خلقوك إيماني إيه والصحابة به ولا سر هدايات أجر وأنا به فإنما هم في شقاق أو وقت انشقاق ينكردوا لا إيه وجابونا تولا إيه لسر منهج جيتنا فسيكفيكهم الله سبحانه وتعالى هرشاك فلودي خم طلعن ليه كمان بويزور جرنجا لمرويا بقري بدواي أويا كالصحابة أم لا إله إلا الله محمد رسول الله شلون تطبيق كله دعاء تلبكان يعني شكر رسول الله صلى الله عليه وسلم شاهدي بوياون خير الناس باشترين كزلنا حمو إنسان كان كي قرني هذا صحابة كان دعاء كي ثم الذين يلونهم دعاء كي ثم الذين يلونهم قرانا وبو أو جيلة قرانا ويبو ربازي باشتريني إنسان كان بشاهدي رسول الله صلى الله عليه وسلم بشكردنا أو سيجيلة بشكردنا باشتريني إنسان كان بشاهدي رسول الله صلى الله عليه وسلم ويبراسية بيبزاني سنة شيء لخوتا جيبجيكي وأهلكشي بدوزيتو ولا أهببوي وأوانشي لسرين بريبي له بريبون لدجمناني لا إله إلا الله لدجمناني محمد رسول الله بتشي بدما بكردارة وبدل ناكري كابرا بي بدم بلا من بريم لهم يعني بلام دعوت وخواردن وهسان وسفر وقشت وسيران وهمش تيجي لقلانا كوبونا وهلسان ودانشني ما بدرو يخسوا اما خوي بدرو يخسوا كبدم يله ها بكداش بري بيلان ببضليش بري بيلان خوش انا يعني رقل يعني نقدو عين بو بكيتو بشتيو اني بكيتو لقل يعني امرو قضيه ولا لسر سنه نما ولا ناو ملته نما ولا ناو مسلمان وكاتك كتول سر سند ولا اداني لبرانبري كا خلق رخند ليقله لبروي دينك خوينا ناسيته همشتيت يا كلاو امرو بدعيه قدا هاتو بيوتري وحده بيبون عشان
وحدەوی بوون بە حسابی خۆیان لە تەفرەقە ڕزگارەکەن ئەڵێن ئێمە لە هەموو گروپەکان بەرین بەڵام بە عام مسلمانانمان خۆشە و بۆ شێوەیە دۆستایەتی هەموو گروپەکانەکەن و ئاژڵێن ئەمە یەکگرتنەوەی ئیسلامی تیە قەینا خۆمان لە کەسیان بەس هەوڵێن هەمویان بە یەک بگەێنینەوە ئەزانن وەحدەویەکان لە خودی جەهمیەکان پیسترن ئەزان بۆ لەبەرەوەی جەهمیەکان بەس چی بە ئیسلام ئەزان بەس ئەهلی تەجەهم وایە معتەزیلەکان بەس چی بە ئیسلام ئەزان بەس ئەهلی اعتیزال شاعیرەکان بەس چی بە ئەهلی ئیسلام ئەزان بەس ئەهلی تەمەشعوع ماتوریدیەکان بە هەمان شێوە گروپەکانی تر بە هەمان شێوە شیعە بە هەمان شێوە هەر ئەهلەکەی خۆی بە حەق ئەزانێ بەڵام وەحدەوی ئەمەنە پیز و قێزەون و بۆگەنە ئەوانە هەمووی بە ئەهلی ئیسلام ئەزانێ هەمووی تێکەڵەکە ئەو هەموو گروپە گومڕا و بەتاڵە هەمووی یەکا بەیەک ئەڵێ هەمووی مسلمان ئێمە بێ هەموویمان خۆش یعنی ئیسلام تەشەیوع تەجەهم ئێرجاء خوارج چییە هەمووی بێنار هەفتا دوو گروپەکە یەناناوە بۆیە ئەمە پیسترین فیرقەیە لەبەرەوەی پیسی هەر هەفتا و گروپەکەی کۆ کردوتۆ لە خۆیان خەتەرترین گروپیشن لەسەر ئیسلام لەم ڕۆیەکە هەن ئیتر بە جۆرەها ناودێن لە ژێر ناوی جۆرەها ڕێکخرا و پانێڵ و نازانم ئەم بابەتانەیە خۆیانەکەن بە ناو مسلمانانە زۆرترین مسلمانی جەبەنجەکە مسلمان عاتیفیە کە بانگەکرێ بۆ یەکگرتن لەگەڵ چی کاکە لەگەڵ بیدعە لەگەڵ کوفر لەگەڵ تەجەهم لەگەڵ تەشەیوع لەگەڵ ئێرجاء لەگەڵ قەبرپەرستی لەگەڵ دیموکراسی خواز گرتن لەگەڵ کێ تو ئەمە بە یەکگرتن نەزانی یان بە کاولکردن نەزانی یان ئەمە بە نەهێشتنی یەکگرتن نەزانی هەر کەسێ باسی یەکگرتنەوەی مسلمانانی کرد ئەگەر مەبەستی یەکگرتنەوە نەبوو لەگەڵ جیلی سەحابە نەتەوێت زەڕبی سەفریکە کە الله سبحانه وتعالى فەرمێجی فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا ئەوە هیدایەتە یەکگرتنەوە دەبێت لەگەڵ سەحابە لەگەڵ کێ ما أنا عليه اليوم وأصحابي لەگەڵ یەکگرتنەوە دەبێت لەگەڵ کێ بتەوێت لەگەڵ ئەوانەی کە الله سبحانه وتعالى فەرمێ ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصليه جهنم وساءت مصيرا ترى خەڵکە نازانم خۆی تێناگا لەمایەتانە یاخود تعریفێکی تر و تەویلێکی تری بۆ کە لەبەرەوەی مەبەستێکی هەیە یاخود بۆی دنیای پێ بەدەست بهێنێ یاخود بەرژەوەندیەکانی بێنێتە بوون ئیتر ناوبانگی هەبێ گوێنی پێ نەدرێ نەگیرێ ناڕەحەت نەکرێ سەیرەکەی بە هەموو شێوەیە خۆی بێ ئاگا کردووە لەم نەسووسانە هاتووە یاخود ئیسلامی فیراقی تەطبیقەکە یاخود ئیسلامی وەحدەوی کە یەک لە یەک پیسترن هەردووکیشی زەڕبیان لە ئیسلامداوە بە درێژایی مێژوو هاتن بۆ لای ئیمامی ئەوزاعی ئیمامی ئەوزاعی عەلامەی شامە کە شافعی ئاواتی خواست پێی بگا پێی نەگەشت پێشەوە وەفاتی کرد شافعی گەشت بە تەلەبەکانی دەرسی لا خوێن ئیمامی ئەوزاعی گەورە تابعی ئەم پیاوە بەڕێزاتن بۆ لای وتیان پیاوێک هەیە دانیشێ لەگەڵ ئەهلی سونە و داژەنیشێ لەگەڵ ئەهلی بیدعە فەرمی ذاك رجل يريد يا هو رجل يريد أن يساوي بين الحق والباطل تيو پیاوێک کە حەق و بەتاڵ تێکەڵاو کە یەکسانی کا بەیەک یعنی چی تۆ لەگەڵ ئەهلی کوفریش دانیشی و لەگەڵ ئەهلی بیدعەش دانیشی و داژەنیشی لەگەڵ موحیدینیش ئەهلی تەوحیدی لەگەڵ ئەهلی سونەش ئەهلی سونە شتی وهە نییە ئەمە وەحدەوی بوونە ئەمە وەکو پێم وتن وەکو یەکێ لە فیرقەکان سەیری مەکەن وەکو پیسی هەر هەفتا دوو گروپەکە سەیریکەن ئەگەر وا سەیری نەکەیت یاچی وابزانیەوە ئیسلامی تاوە کە بەهۆی ڕێکلامەوە و بەهۆی پشگیریکردنی حرەکیەکانەوە ئەمڕۆ ئەمانە بوون بە فیرقە و بوون بە حەجم و گەورەش بوون ئیتر مەگەر الله سبحانه وتعالى بزانێت چ مەکرێک و چ فیتنەیە لە ژێر سەریانە بەس بە ئیزنی الله هەر کەیدێ دژی ئەم دینە بێ فەشە لە هێنێ بەسترەوەیە خەسارۆمەندی بۆ ئەوانەی کە بۆ کەیدەتیەکەون بۆ فێڵەتیەکەون و بە دوایەکەون بە سەربەرزی و سەرکەوتنیش بۆوانەیە کە تێناکەون و دوای ناکەون وێ بەڕاستی عەقیدەی وەلا و بەڕاء لەسەر تەوحید و لەسەر سونە دەگەل لێی بگەڕی وازی لێ بێنی زینووی نەکەیتەوە الله سبحانه وتعالى ئەفەرمێ فیتنە و فەساد هەموو سەرزەوی ئەگرێتەوە بەهۆیەوە والذين كفروا بعضهم أولياء بعض إلا تفعله تكن فتنة في الأرض وفساد كبير سورة أنفال بڕۆن خۆتانە و ئاياتانە بخوێنەوە دوو ئايات پێشەوە باسی وەلای ئیماندارانەکە ئەنجا دوو ئايات سەر وەلای کافرانە لەوانش کاکە دۆست و پشتیوانی یەکن ئەهلی بیدعیش بە هەمان شێوە
فەرمی خۆ ئەگەر ئێوە خۆتانیان لێ ژیانەکەن و بەری نەبن لێیان و دژایەتیان نەکەن بەخوا فیتنە و فەساد هەموو سەرزەویەگرێتەوە بۆ چۆن ئێستا گرتوێتەوە ئێستا گرتوێتەوە یعنی وای لێ هاتووە حەدیثی ڕەسوڵ الله ڕەتەکرێتەوە چ فیتنەیە لەوە گەورەتر چ فەسادێ لەوە گەورەتر ئاەتی ئەڵڵا ڕەتەکرێتەوە منهەجی سەحابە بە لەعنەتەکرێت لەلایەن هەندێک کەسەوە بە نیقمەتی ئەزانێ بۆ سەر ئومەت کە باسیەکەی چ فیتنە و فەسادێ لەوە گەورەترە و بۆ معلوماتیشتان ئەهلی کوفر تاکە دژایەتی هەیان بێ دوژمنی سەرسەختیان ئەوانن کە پێیانەوترێ شوێنکەوتەی سەحابە و بۆ معلوماتتان لە دەستگای ڕەندا لە تەقریرەکانیانە بەچی ناویان هاتووە ئوسولیەکان یعنی ئەگەڕێنەوە بۆ سەر ئوسولی سەحابە و ئەوان ئەوەش بە مەترسیەزان چونکە ئەزانن سەحابە بەو مەنهەجە چی پێکردن دوو زلهێسترین دەوڵەتیانی هێنا بە چۆکە خستنی ژێر دەسەڵاتی خۆیەوە بۆیە ئەزان گەڕانەوە بۆ منهەجە خەتەرە دژایەتی ئەوانەکەن بە هەموو شێوەیە بە ئیعلام و بەگرتن و بەکوشتن و بە هەموو شێوەیە و حەقی ئەوانی کەیان نییە بە تایبەت وەحدەویەکانیان زۆر خۆشەوە چونکە پێیان لەن جەماعەتی پێکەوە ژیان کابرا لەگەڵ مرجئە هەڵکرێ سعیدی کوڕی جوبەیر بە مرجئاڵە یەهودیەم میلەیە لەگەڵ یەهود خۆشی پێکرێ لەگەڵ ئەویش هەڵەکە یعنی لەگەڵ قەدەریە هەڵبکە قەدەریەکان کە زۆر نەمڕ کە سعیدی کوڕی جوبەیر پێیانە فەرمێ مەجووسیم ئومەتە وەڵا برا لەگەڵ مەجووس و لەگەڵ تەشەیعیش هەڵەکە هێژەی نییە بۆیە بەڵێ ئەوە پێکەوە ژیانەکەیانە کە ئەیانە پێکەوە خواردنی دنیاکە و هەڵدوشینەکەیە کە ئەیانە تۆکو مسلمانە بەری بیلەوانە و ناشتوانی بەری بیلەوانە هەتا لە ئەهلەکەیان بەری نەبی بێ دوورکەیتەوە لە ئەهلەکەیان تر هەڵمە خەڵەتێ بە عەمامە و ڕیش و کەلەی زلوەمانە یەک دەرگاو بۆ کراوەتەوە دەرگای دەعوایان لە پێناوی ئەڵڵایە ئەم کەسەیە بۆ لای من نەسیحەتیەکەم ئەچم بۆ لای نەسیحەتیەکەم ئەم دەرگاتە بۆ کراوەتەوە لەوە زیاتر دەرگاو نییە سەفەر و سیاحەت و خواردن و دانیشتن و ڕابواردن و دەرگایترە نییە جارێ لە هەمووی خراپتر نوێشکردن لە پشتیە و بە باشدانانی و ڕیکلام بۆکردنی و داوە بۆکردنی منهەجەکەی و بڵاوکردنەوەی هەر زۆر خەتەرە ئەو وەختە تۆ نەک خۆت لەوانی تۆ داعید بۆ منهەجیەوان و ڕێبازیەوە زۆر خراپتر لەسەرەکە بە ئاگاداری خۆت بە منهەجی خۆت بناسە کابرایە کە کۆمۆنیستە منهەجی خۆیە ناسێ لا نایالی بە دڵسۆزیشی بۆ کات ئاگا بە ئەنجامەکەی کابرایە کە دیموکراسی خوازە بە هەمان شێوە کابرایە عەلمانیە بە هەمان شێوە کابرایە بوزیە کورە هیندۆسە بە هەمان شێوە تۆ بۆچی بڕۆ هیندۆسە بێنە لەگەڵ مسلمانێک کۆی کردەوە نابێتەوە تۆ بۆ لەگەڵ کۆبی تۆ بۆ لەگەڵ هەموو کەسێک کۆبیتەوە یعنی کە لەسەر بەتاڵیشە ئەمادە نییە لە حەق نزیک بێتەوە تۆ لەسەر حەقی بۆ لە بەتاڵ نزیکە بیتەوە بە مەبەستی ئەوەی کە دۆستایەتی بکەیت و پشتیوانی بکەیت بۆیە ئەو فیتنە و فەسادی ئەیبینی ئەمڕۆ بە تایبەت لەناو طالب عیلمەکانە هەیە سەبەبەکەی ئەوەیە خۆی یەکلایی نەکردوتەوە بۆ ئەو تەوحیدە و بۆ ئەو سونەتە ماوەیەکی زۆر خەڵکی دیعای تەوحیدی بوو خۆی یەکلایی کردووە بۆ تەوحید بەزاگای لە سونەت نەوە و ئێستا ژاگەیان لێ نییە سەر کاتیەوە هاتووە گەنجێکی زۆر لە تەوحید هۆشی بەخۆیان هاتووەتەوە ئەبێ لەسەر سونەتیش هۆشی بەخۆیان بێتەوە هەرەوەی یەکیان نییە چونکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ دووشتم تیا بەجێشتون دەستی پێ بگرن گومڕا نابن کتابی ئەڵڵا و سونەتەکەی من و فەرمێ گیان نابنەوە تا سەر حەوضەکەم ئەو سونەتە لەوێش یەتە بەردەمێ پەیوەست بووی پێوە یاخودنا وإنهما لن يتفرقا حتى يردا علي الحوض وإنسان بێ ئاگاداری خۆی بێ هەوڵ با چۆن خۆی شارەزای تەوحید کردووە خۆی شارەزای سونەت بکە و زۆر گرنگە لەم ڕۆیە هەموو داعی و بانخوازێ بە بەردەوامی دوو زنجیرەی هەبێ زنجیرەیە لەسەر تەوحید زنجیرەیە لەسەر سونەت لەو دوو زنجیرەیە گرنگی بە سێشت بە خودی تەوحید چییە چی دژیەتی وەلا وبەراء لەسەری چۆنە خودی سونەت چییە چی دژیەتی وەلا وبەراء لەسەری چۆنە کاکێمە لە سونەتە ڕێسایەکمان هەیە پێوترێ هەجر المبتدع هەجری کەسێک کە مبتدعە ئەگەر بیدعەکەی لە ئوسولا بێ و مکەفەرەیە واجبە هەجریکەی هەر دەرگای دەعوا مێنێتەوە بۆی نزیک بوونەوە لێی وەلا ئەبۆی و زەربە لە ئیمانەکەدای ئەسڵەن ئەگەر بیدعەکەی لە فڕوعا بێ و مفەسەقەیە دیسان هەر واجبە ئەگەر تەرکی نەکا دوورکەویتەوە لێ ئەگەر داعی بێ بۆی بەڕائەتی لێ بکەیت بگرە سەرکۆنەشی بکەیت ئەگەر مفەسەقە بێ و لە فڕوعا بێ ئەگەریش بیدعەکەی لە مەسائیلی خەفیە بێ و شتەکە نادیار بێ بەنسبەت ئەو زۆر نەیزانێ و عیلمێکی وای پێ نییە ئەوەیان تەختی ئەکرێ و یوبەیەن لەهو بۆی ڕوونەکرێت وەکو ئیمامی ئەحمەد فەرمووی لە سونەی خەلالە هێناوێت ئەمە زۆر ڕوونە ئەگەر تۆ خۆت ئوسولی تەوحید و ئوسولی سونەت بزانی ئەزانی کێ لای داوەلی
بەس نەیزانی وەڵا خۆشی لای نازانی ئەگەر فڕوع بزانی عینش دەزانی کە لای داوالی ئەگەر نەیزانی بەخوا خۆشی لای تو نازانی واجبە لەسەر ئەمانە بزانی ئەمە دینەکەتە و پێم وتی فەرزە لەسەر تۆ لا إله إلا الله محمد رسول الله خبير بيبي عالم بيبي لها مشتكي جيان زياتر تناند لكسابته تناند لمعلوم ناغلت تناند ل كاروباري روجانته هرسوكوت لها مشتكي زياتر شعر زابيلي وبدعاء بشي أما شهر عافية نابي وتيشمان حذيفة أفرمي لجي خوان كي بيوي دست يكيو أيزاني أما ومالا كلمة بلا سر أودو بابا تحزم كربيزان وكارم الله سبحانه وتعالى بو كلمة وبمان جينتو بخوي وشعر زمان كالي والحمد لله رب العالمين